زۆری بەرهەمی گەنمی جوتیاران و وەرنەگرتنی لەلایەن وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمەوە گرفت و نیگەرانی زۆری لای جوتیارانی سنووری گەرمیان دروست کردووە و زۆربەیان بەرهەمەکانیان بە نرخێکی هەرزان بە بازرگانە عەرەبەکانی ناوەڕاست و خوارووی عێراق دەفرۆشنەوە. حکومت لە سیانزە دوێنمە من توانێ وەرەگرم ئەی کابرا چی لێ بکە ناچارە بداتە حکومت بە سعرێکی زۆر هەرزان بەس حکومت بیبا لە کۆڵی کاتەوە ئێمە ناچارین هەر کەس تێت لێرە بە کەیف خۆی مەزایدەی پێوەکات ئیت کابراکردنەوە من ناچارم بیدەمێ بڵێ 100,000 ناژم مەجبورم بیدەمێ بە گەرمی دەرەجە یەک پیا حەزەکە سەیرێکا بۆ تۆم حکومت هەڵگرێت بە بنەتۆم بیداتۆ خەڵکی من بە شەر دەرەجەیەک دەم پێ کە لە 100 دەرچێت هەڵگرێتەوە حکومت لێرە حکومەتی بەغاتێ بێ بە 350 بە 360 دەیفەرمون چی بیتە جوتیار چی بیتە کرێکا چی بیتە بژارە چی بیتە کیمیایی چی بیتە عەرز چی بیتە دۆڕاستە چی بیتە مەکینە نازانی کە چی لێ بکەیت ئەم مانگ 2014 و 2015 و 2016 و 2017 ژاوە دەبانی باس پارە ناکە ئەو ئیمساڵ پارادە حکومت لە مایە ڕۆژە ڕێکەکەت بۆ کاتە چۆکۆیدا دەستۆ ئێستا حالیان ئاوایە ئەمە ئەوەن جەماعەت عەرەبەکان لەگەڵان قساگەنەڵێ لە مایە ڕۆژە پارەکە وەرەگەن بە دەرەجەیەک وەرەگرێ بە دەرەجە دوو وەرەگرێ بە دەرەجە من گەنم 2014 و 15 و 16 بەخوا لە حکومت نەک دەنیە لە 100 تن 150 تن گەنما لە حکومت لە 100 تا 37 داتە من تاکو ئیمڕۆ ئیمساڵ لەوانسا ئیمساڵ ناتوانمە فەلاحەتە بکەم لەبەرەوە یەک ساڵ توانین 2 3 4 ساڵ ناتوانمە فەلاحەتە بکەم. بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی گەرمیان سەرجەم گرفتی وەرنەگرتنی گەنمی جوتیارانی خستە ڕوو کە بەشێک لەو گرفتانە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە بەوەی ناتوانێت بە بیانووی قەیرانی دارایی گەنم لە جوتیاران وەربگرێت لەگەڵ نەبوونی سایلۆ لە سنوورەکە بەشێکی تری گرفتەکانیش بەهۆی کەمی ڕێژەی وەرگرتنی گەنمی جوتیارانە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە. گرفتی گەورەی گەرمیان نەبوونی سایلۆیە ئەو ڕێژەیەش کە ئێستا بۆمان دیاری کراوە هەر لەسەر بنچینەی ئەوەت بۆمان دیاری کراوە ئێمە هەموو ساڵێک ڕێژەیەکی زۆر بڕی پێشنیار کراومان هەیە بۆ گەنم بەڵام بە حکمی ئەوەی کە ناوچەکە سایلۆیتیانێت تەنها لە 30 بۆ 40,000 تەن زیاتر گەنم وەرناگیرێت چونکە بنکەکە وەکو ساحەیەکە وەکو شوێنێکی بۆ تەرخان کراوە کە تەنها ئەو ڕێژەیە وەرەگیرێت پرۆسەی بەرهەمهێنانی گەنم هەتاوەکو بە کە دروێنەکردنی ئیشی وەزارەتی کشتتوکاڵە وەزارەتی بازرگانی لە دوایەوە بەرپرسە لە کڕینەوەی گەنم و دابینکردنی پارەکەی زۆر هەڵدراوە لە ڕێی وەزارەتی کشتتوکاڵەوە بۆ ئەوی پێی چەندانی شتێکیش لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق کراوە بۆ دابینکردنی پارە هەروەها لە ڕێندا بەرلەمانەکانیشەوە هەڵدراوە بۆی بەڵام ئەو پارەیە تا ئێستا 2014 بڕێکی ماوە و 2015 12 ئەمساڵ دابین کراوە 2016 138.5 دراوە بە جوتیار. لە سنووری گەرمیان ڕووبەری چەندراوی گەنم لە ساڵی 2017 بە 255,542 دۆنم دەخەمڵێنرێت و بەرهەمی گەنمیش لە ئەم ساڵدا لە گەرمیان 151,449 تەن بووە و لەو ڕێژەیەش حکوومەت تەنها 13,200 تەن گەنم وەردەگرێت لە جوتیاران ئەمەش لە کاتێکدایە جوتیاران تاوەکو ئێستا بڕێکی زۆری پارەی گەنمی 3 ساڵی ڕابردوویان پێ نەدراوە و ئەمەش زەنگێکی مەترسیدارە بۆ پەکخستنی کەرتی کشتتوکاڵ لەو سنوورەدا. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.